بەڵێ. سەحەر سەرکۆ سڵاوتان لەبێت، بەیانیتان باش بێت، بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەرمانن. ئومێدەکەین بەیانێکی پڕ ئارامی و تەندروست باشی بێت بۆ گشت لایەکتان. بێگومان هەمان کە باسی ژینگە ئەەکەین ئەوە لە لامان دروستە بێت کە بەرپرسیارانە هۆشیاری زیاترمان هەبێت بۆ ئەوەی کە هەمیشە ژینگەیەکی تەندروستمان هەبێت، هەمووان بتوانین ئۆکسیجنێکی پاک لە نێو ژینگەیەکی پاکە هەڵمژین. بۆیە ئەگەر هاتو ئەو بەرپرسیارەتیە زیاتر بێت، هەمووان ئەتوانین تەندروستێکی باشمان هەبێت بە هەموو چین و توێژەکانی نێو کۆمەڵگەوە. بۆی خۆشحاڵانە ئەوەی کە بەدی ئەکرێت، هەڵبەتە فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی لەم نێوەندەیە کاری بەردەوام و جدی کردووە بۆ کار و چالاکیەکانی کە ساڵانە چ کارێکی بەڕێوە بردووە خۆ چ چالاکێکی لە پلانایە و لە هەمان کاتا پلانەکانیشی بۆ ساڵی ئایندە چی ئەبێت. لەم نێوەندەیە قسە و باسی زیاتر ئەەکەین لەسەر ژینگەی پارێزگای سلێمانی کە ئایا تا چەندە ژینگەی پارێزگای سلێمانی ژینگەیەکی زۆر لەبار و گونجاوە، هەم بتوانرێت لە ڕووی ئەوەی کە ڕێژی سەوزایی تێدا زیاد بکرێت، هەم لە ڕووی چاندنی نەمامەوە، هەم لە ڕووی تەواوی ئەو پلانانەشیان بۆ تەواوی فەرمانگە و دام و دەستگا حکومیەکان چۆن ئەبێت. قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە و پلانی تازەشیان بۆ ساڵی 2025 لە زاری میوانەکەمەوە زیاتر بە بینەرانی خۆشەویست ئەبەخشین. ئەچینە لای زۆر بەڕێز کاک مستەفا جومعە کە بەڕێزیان وتەبێژی فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی بە خۆشحاڵیەوە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمانایە. کاک مستەفا سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر ئەرە بکێشی سڵاوت لێ بێت، ئەم کاتت باش بێت، هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین کە ئەڵین ژینگە مەبەستمان لێ چییە و بە تایبەتیش کە باسی ژینگەی پارێزگای سلێمانی ئەەکەین چی ئەگرێتەوە؟ سپاس بۆ ئێوەش. طبعاً ژینگە هەموو شتێک ئەگرێتەوە، ئاوە، خاکە، هەوایە، ڕووەکە، ئاژەڵە، پێشاخە، دەشتە، دار و درەختە، دارستانەکانە، ئەمە هەمووی پەیوەندی بە ژینگ، تەندروستیە، تەندروستی خۆراکە، تەندروستی ئەو بەروەمەکە بەکارێت، یعنی چۆن بڵێ شتێکی گشتگیرە وەکو پێناسێکی تایبەتی نییە، پەیوەندی بە ژیانی هەموو کەسێکە بە هەموو تاکێکەوە هەیە. بەڵێ زۆر باشە. کەواتە ژینگەی پارێزگای سلێمانی لەم نێوەندەی ئەگەر پرسیارەکەم بیبەسمەوە بەوەی لە چه ئاسێکە ئەیبینن تاوکو ئەم ساتەی ئێستا کە ئێمە پێمان ناوەتە ساڵی 2025 ئایا ژینگەیەکی لەبارمان هەیە، ژینگەیەکی گونجاومان هەیە، تەندروستمان هەیە کە بتوانین ژیانی تیا بەڕێ بکەین؟ بەڵێ تۆ ئێمە بۆ ئەوی بتوانی بۆ نمونە ژینگەی شوێنێک بڵین پاکە، پیسە، بە پێستاندەرە، بە پێستاندەرنی ژیاوە بنەژیاوە، پێویستمان بەداتایە. بەداخەوە ئێمە بەتای بەداتای هەوا ئەوەنەمان لا نییە، کێشەی جیهازمان هەیە، کێشەی تەرتیباتمان هەیە وەکوتم، بەڵام ئێمە بە بەردەوام تێستی ئاوی ژێرزەوی ئەەکەین، تێستی سەرچاوە ئاویەکان ئەەکەین، بە بەردەوام ڕووبەری سەوزایی بەردەوام بە دوواداچوون بۆ پرۆژەکان ئەەکەین. سپاندنی سزایە ئیتر ئاگادارکردنەوەی بێ ئسکاڵا بێت کە ئەوەنە کە دووکەڵیانە ئەوەنە کە بنە هۆی پیسبوونی ژینگە وەکو شێوەیەکی گشتی بۆ دیاریکردنی شوێنێک ئایا پاکە یان پیسە بە پێستاندەرە وەکوتم پێویستی بە داتای زیاترە بۆ ئەوی بتوانین بڕیاری لەو بنەبین. باشە لەو پاکی و پیسی ژینگەکە بین. باشە لەم نێوەندەیە هەڵبەتە لە ماوەی چەند هەفتەی پێشووە دیار بوو هەمووان ئەوەمان لەلا دروست بوو بۆ ڕەنگە وتبێتمان وشکە ساڵی ڕەنگە ڕوو لە هەرێمی کوردستان بکات، بەڵام خۆشبەختانە بەهۆی بڕێکی باش بارانبارین و هەتا بەفریش لەم هەفتەی پێشوا کە باری ئەمە جێگی خۆشحاڵی بوو کە هەمووان خۆشحاڵ بووین بۆی کە وشکە ساڵی جارێ ڕووناکاتە هەرێمی کوردستان ئینشەڵا ڕووشی تێناکات. تا چەندە ئەمە بووە هۆی ئەوەی کە بەجی متمانەوە فەرمانگەی ژینگەی سلێمانی کار لەسەر ئەوە بکات کە ڕێژی سەوزایەکانی وردە بەرەو زیادبوون ئەچێ یاخود زەوێ کشت و کاڵەکان چیتر لە ناو ناچن، ئەمانە تا چەندە جێی خۆشحاڵێن. ئێمە طبعاً وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی وەکو لایەنێکی چاودێری کردن مۆڵەت نادەین بە هیچ پرۆژەیەکە لەسەر زەوی کشت و کاڵی دروست بکرێت، ئەوە بە هیچ شێوە قەدەغێ بە پێی یاسا ژمارە 8 2008 ئەوە ڕەزامەندی نادەینێ بە هیچ شێوەیەک. شتێکی ترمان هەیە بە دوواداچوونمان هەیە بە بەردەوامی، کارگاکان دووکەڵیان هەیە ناڵین کۆبوونەمونە بە دوواداچوونە سزایە سکاڵایە سپاندنی سزایە بە بەردەوام بە دوواداچوونەکەین بۆ ئاوەڕوەکانیانە بۆ پیسنەکردنی خۆڵ و خاشاکە، یعنی وەکوتمەکو خۆتت الحەمدولله یعنی ماوەیەت بارانێکی بە زۆر و بەفرێکی تا ئێستا شەر بە شاخەکە و دیارە وەکوتم یعنی وشکە ساڵی زۆر ناتوانین بڵێن هەیە یان نییە. بێگومان یا تۆ
لە کەرتی وزەیە بۆ نمونە لە کەرتی گواستنەوەیە ڕۆژ بە ڕۆژ سیارە زیاترە بێت ڕۆژ بە ڕۆژ کارگەکان زیاترە بێت ڕۆژ بە ڕۆژ شوێنە نیشتە جیبوونەکان زیاترە بێت مرۆڤەکە زیاتر ئەمە کاریگەری هەر ئەبێت یعنی تو ناتوانانی ئەمەە کۆنتترۆل بکەیت شتێک نییە بمبورە وەڵامەکەم بە باشی دەست نەکە و کاک مستەفا مەبەستەکەی من لەوەیە بوو تا چەندە جێگەی خۆشحاڵیەکە بڕێکی باش بارانبارین کاریگەری لەسەر ژینگەی پارێزگای سلێمانی و هەم زێوە کشتتوکاڵەکان دروست کردووە کە خوا نەخواستە جوتیاران ئەگەری ئەویان لا دروست بوو ئەگەر وشکە ساڵی بێت ڕەنگە زێوە کشتتوکاڵەکانیان تا ڕادێک گرفت و کێشیان بۆ دروستکات بەڵام بە پێچەوانەوە ئەوە ڕووی نەیە ئەمە تا چەندە جێگەی خۆشحاڵی بوو بۆ هەرێمی کوردستان بێگومان بارانبارین یەکێک لە سەرچاوە سەرەکەگانی ئەو ژێرزەویە باشە توکێ باران نەبارێت بۆ نمونە ئاواگە کەم بێتەوە پیسکەرەکانیشی زیابن چڕی پیسکەرەکان زیاترە بن دوکان و دەربەندی خانمانەیە ئێمە خۆشببختانە ئەو بارانە و ئەو بەفرە نەبێت یعنی بەڕاستی کارەساتێکی زۆر ڕەدا ئەو ئەوە ئەبێتە ئەو بارانە ئەبێتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی پیسکەرەکانە کە بۆ نمونە خوێگانی کەمەکاتەوە کە ئەمەش هەموو کاریگەری هەیە لەسەر کوالیتی ئەو ئاوە کوالیتی ئەو زیندەوەرانە کە لەوێ ئەژین پێوی بۆ نمونە بە پێیتی خاکەگە بۆ باشترەکە ئەوش دەرزەوی بۆ باشترەکە پیسکەرەکانە بۆ کەمترەکە دار و درەختی بۆ نمە سروشتەکان زیاتر گەشە ئەکەن سەوزتر ئەبن بێ گومان یعنی تۆ ئەمانە هەمی کاریگەری ئەبێت لەسەر تەندروستی و ژینگە پێشەوەی باسی کار و چالاکیەکانی ساڵی 2024 و پلانەکانی 25 باس بکەین ئەمێ ئاماژە بەوە بکەین لە ئێستا ژینگەی کوردستان لە ڕووی پیسبوونەوە لە چه ئاستێکە پێ دوایە لە ئێستا هۆشیاری و بەرپرسیارەتەکانی تاکی نێو کۆمەڵگا لە ئاستێکی باشایە کە هەمووان بتوانین پارێزگاری لێ بکەین یاخود پێچەوانەکەیەتی طبعا من ناتوانم لەسەر هەموو هەرێمی کوردستان بەگشتی یعنی ئەگەر وەکو بڵێم و دا ئێستش پێتەڵم پێویستم بە داتا زیاترە داتا کۆبکەینەوە باشە ژینگەی پارێزگای سلێمانی لە چه ئاستێکە وەکوتم باشترە لەوانەی تر بەهۆی سەوزایی بەهۆی بۆنی دوو سەرچاوی سەرەکی بەهۆی بارانبارینە بەهۆی بۆنی شاخەکانە یعنی ئەمانە کە هەمووی ئەبێتە هۆی پاکردنی هەوای شارەکە ئێستا بابینە سەر باسی کار و چالاکیەکانتان لە ساڵی 2024 کە ساڵانە ئێوە پرێس کۆنفرانسی فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی بەڕێوە بن پێمان بڵێ کار و چالاکیەکانتان بۆ پار ساڵ چیتان چۆبواری جێبەجێکردنەوە و خۆشبەختانە بۆ ئەم ساڵیش پلانی نوێتانە بێ ئێمە طبعا چەند بەشێکمان هەیە کە بەشی پێدانی ڕەزامەندی بە پرۆژەکان هەر پرۆژێکمان بۆیە ئارەسەمانەکرێت کەشفی سەرەتایی بۆ بکرێت کە ئەمانە بە دوچوون و سەرەتایی کەشفی سەرەتاییە دوای بە پێ جۆری پرۆژەکانە کە ئەلف و باو جیمە دابەشەکرێت و پۆلێ نەکرێت ئەوە دوای راپۆر بۆ من ئەلف و باگان راپۆرتێکیان بۆ ئامادە ئەکرێت کە هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەی پێ ئەوترێتی ئای کە ئەمە هەموو ئەگەرەکانی پیسکردنی ژینگە بە سەرچاوی پاشماوەکانی لەگەڵ چۆنیەتی کەمکردنەوەی پیس بوون ئەوەمان هەیە دوای شوێنێکی تریشمانێک کە پشکنین چاودێریە ئەمیش دوای ئەوە کە ڕەزامەندێگەی وەرگرت بە دوواداچوونی بۆ ئەکا بۆ پابندکردنی خاوەن پرۆژەکە بزانە مەرجەکانی ئێمە تەبان ئێمە کە ڕەزامەندی دین بە مەرجەوە ئیتر 12 مەرج بێ بەپێ جۆری پرۆژەکانە بۆ نمونە 25 سەوزایی بێت چارەسەری ئاوەڕوو هەوا پیسنەکە بە دوواداچوونی بۆ ئەکرێت و یاکر ئەیتر ئەوە نەبێت بۆ نمە گەر پابند نەبێت سزا ئەدرێت ئەکرێت باسکاڵە و بێبژاردن باشە لە ئەنجامدانی پرێس کۆنفرانسەکەیە ئەوەی کە هاتانە ئەنجامدانی سیمینار و وەرکشۆپ و کۆنفرانس و لەگەڵەوە شادابشکردنی زۆرێک لە دار و نەمامەکان بەسەر تەواوی فەرمانگەکان و دام و دەستگا حکومیەکانە تا چەندە ساڵانە کە ئەم پرێس کۆنفرانسە بەڕێوە دەچێت ئەچێتە بواری جێبەجێکردنەوە و پلانەکانتان بە شێوازێکی باش بەڕێوەچوە بەڵێ ئێمە ئەم ساڵ تقریبا لە 2024 نزیکەی 40,000 متر دووجا سەوزکراو بە خاوەن پرۆژە ئەوانە کێشەوەی شوێنیان نییە پرۆژێکمان هەیە لە بڕی سەوزکردنە ئەمە چۆن سەوزەکرێت کابرا شوێنی نییە بۆ نمونە خاوەن پرۆژەکە ئێمە شوێنێکی بۆ دیارەکەین ئیتر بەپێی چۆن بڵێ لەو شوێنانە کە بۆمانێت بۆ من ئەگەر شوێنی پەروەردەی بێت بۆ من مەکتەب بێت دایرە حکومیەکان بێت پابندێکن بە جێبەجێکردن و سەوزکردنی ئەو شوێنانە لە نێوان جادەکان بێت فولکەکان بێت نزیکە ئەم ساڵ نزیکە 40,000 متر بە خاوەن پرۆژە سەوزکراوەتەوە لەبارەی ئەنجامدانی سیمینار و کۆنفرانس و وەرکشۆپەکانتان لە جێگاکانی دیکەی کوردستان یاخود باسی ژینگەی پارێزگای سلێمانی بکەین تا چەندە فیدباکێکی باش بووە بۆ تاکی کۆمەڵگە کە بتوانن پەیڕەوی پابند و ڕێنمایەکانی فەرمانگەی ژینگە بن ئەم ساڵ لە پارساڵ باشترە پارساڵ لە پێشووتری باشترە وردە ئێمە طبعاً بەشێکی هۆشیاریمان هەیە تقریبا لە پارساڵ چەندین مەکتەب بۆ چەندین مامۆستا لە بەشی پەروەردە سیمینار کراوە قۆڕ کراوە ئێستش لە بەرنامەمانەیە طبعاً کە ئەمانە بکرێت بە بەردەوامی هۆشیاری زیاتر کە بچین بۆ ناوەندەکانی خوێندن
هۆشیاری ژینگەی بڵاو بکەینەوە ئێستا باشترە یعنی الحەمدولله ساڵ بە ساڵ باشترە بێت. بۆی خۆشبەختانە هۆشیاریەکە لە لای هەریەک لە چاکەکانی کۆمەڵگە لە ئاستێکی باشە. ئێستا ببینە سەر باسی پلان و بەرنامەکانتان بۆ ساڵی 2025 کە ئێستا ئێمە لە ساڵی 2025 جین پێم وا بێت یەکێک لە پلانە هەرە گرنگەکانتان باسی پرۆژەکەوەی تانجەڕۆ ئەەکەین. پێم خۆشە لە زاری خۆتەوە ئاماژە بەوە بکەی کە زۆر بەڕێز قوبات تاالبانی ئەم پرۆژەی خسۆتە بواری جێبەجێکردنەوە وەکو فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی تا چەندە بە شازێکی باش کار لەسەر ئەم پرۆژەیەژێک تقریبا لە ماوەی 3 ڕۆژ دوێنێ طبعا تا دوێنێ شەر کۆبوونەوەمان هەبوو لە وەفدێکی وەزارەتی ژینگەی عێراق بەتاوان بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر هەڵە عسکەری وەزیری ژینگەی عێراق و لە ژێر چاودێری کاقوبات سەرۆکی ئەنجومەنی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کێشەی تانجەر و ژینگەی تانجەڕیانی کێشەیەکی چۆن بڵێ لە کۆنەوە تا ئەسش بەردەوامەوە ئەگەر وا بڕواتە بە بەردەوامی یعنی بەڕاستی کارەساتێکی زۆر گەورە بووە لە ماوەی 3 ڕۆژە ئێمە دراسەتی ئەوە ئەکەین ئەو چەمی تانجەرۆیە چۆن چارەسەری بۆ بکەین چۆن پاک بکرێتەوە شوێنەکەمان دیاری کردووە ئەو شوێنانە کە بۆ نمونە لە هەفتەی داهاتوو ئینشاءالله هەر لەگەڵ وەزارەتی ژینگە و لەگەڵ منەظەمەی وورد فود پرۆدەکشن WFP ئەوانش منەظەمێکی ئەهلین لەگەڵ چۆ بڵێ شارەوانی سلێمانی قامقامەتی سلێمانی تەندروستی سلێمانی بەبەردەوام لە گفتوگو داین شوێنەکان دیارەکەین نمونەکان وەرەگرین دوای نمونە وەرگرتن کە تێستەکانمان کرد دراسەتی تێستەکانەکەین و ئینشاءالله بزانین بەبەردێ لە چەند شوێنێکە ئیتر چارەسەری ئەو شەمە بکرێت بە ناوچە پیشە سازیەکانە و لە ناوچی عربەتە لە ناوشاری سلێمانیەوە تر ئەو ئاوە پیسە ئاوا نەڕوات بۆ نمونە بچێ بۆ بەنداوی دەربەندی خان ئینشاءالله بەبەردەوام بە هیوای بتوانین ئینشاءالله جێبەجێ بکەین وەکو ماوەی چەندێکە کاک مستەفا سەرقاڵی ئەو پاکردنەوەی دەریاچەیەن یاخود ئەو بەنداون کە بتوانرێت بە هەمووان پارێزگاری لێ بکرێت چونکە ئەمە هێندە بابەتێکی زۆر کەمنێ ینی بابەتێکی زۆر گرنگە بێت و کۆتا پرسیاریشما کە هەم وەڵامی ئەوم دەستکەوێت هەم لە کۆتاییشە چیت هەیە بۆ ژینگەی پارێزگای سلێمانی کە لەم ڕۆیە لە کاتژمێردەیە پرێس کۆنفرانسێک بەم بابەتە ئەخرێتەوە. طبعا ژینگەی تانجەڕۆ ئێمە هەر لە ئێستەوە نیە چەندین ساڵە هەوڵە دەین بۆنم لەگەڵ لایانی پەیوەندیدارین بۆ ئەوەی چارەسەرێکی بۆ بدرۆزێتەوە بەڵام بە چڕی لە پارسا لە مانگی 6ەوە بەڕێز کاقوبات لەگەڵ بەڕێز نزار ئامیدی کە وەزیری ژینگەی پێشووی ژینگەی عێراق بوو سەردانی ناوچەی تانجەڕۆیان کە طبعا لەگەڵ بەڕێز دکتۆر کاک دیار غەریب بەڕێوەری فەرمانگەی ژینگەی سلێمانی شوێنەکان دیاری کردووە شوێنەکان بینی بە چاوی خۆیانەوە کە چ کارەساتێکی ڕوویاوە دوای ئەوە طبعا لە زیاد ڕۆشنایی ئەو کۆبوونەوەیە بوو ئەم کۆبوونەوە ساز کراوە بە بەردەوامی لەگەڵیایتر ئینشاءالله وەکو وتم بتوانین چارەسەرێکی تەواوی بۆ بکەین ئەو ئاوە پیسە ئاوە نەچێتە دەرەچەی دەربەندی خانەوە. کاک مستەفا بیرم نەچێت ئەمە ڕووداتایەکت لەلایە تایبەت بە فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی ئاماژەی پێ بکەی وکوتە بێش ئامارەکان وەکوتم ئەمەی بە ڕقەمە توزی مشکلی ڕقەمە بەس نزیکە وەکوتم 40,000 مەتر جوجا لە بەری سەوزکردن کراوە نزیکەی 2300 نەمام وەرگیراوە لە خاوەن پرۆژانە پرۆژەیە بچووکە بۆ من شوێنی ئەڵم کاکە نەمامێکمان بۆ بکڕێت دوای ئێمە ئەمانە شەر دابەشکران بەسەر فەرمانگەکانە و بەسەر ماڵانە لە بۆن و ئاهانگەکانە نزیکەی 1000 نمونەمان وەرگرتووە نمونی ئاوەڕۆ لە دوکان و دەربەندی خان 18,000 تێستی بۆ کراوی تر خۆڵی شەر وەرگیراوە نزیکەی 53 سپاندنی سزامان هەیە ئێمە بەڵێ سپاس بۆ وتەکانت بەخێراتی زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز مستەفا جومعە بەڕێزیان و تەبێژی فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی خۆشبەختانە لە زاری میوانەکەمەوە ئەوەمان بەرگیوە کەوت کە بەجێ خاڵیەوە خۆشبەختانە ژینگەی پارێزگای سلێمانی لە ئاسێکی زۆر باشە لە بەرەوەی ئێمە باسی ژینگەی پارێزگای سلێمانیەکەین هەر بۆیە ئەمڕۆژ کە ئەم پرێس کۆنفرانسە لە نێو فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی بەڕێوە دەچێت باسی ئەو ئامار و داتایە ناکەین کاک مستەفاش بە شێوازێکی گشتی باسی ئەو دابشکردنی دار و نەمام و درەختانی کرد کە بەسەر تەواوی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە دابش ئەکرێت و هەم پرۆژەی لە بری سەوزکردن و هەم پاکردنەوەی دەریاچەی تانجەڕۆ و هەندێک پرۆژەی دیکەش کە لە پلان و بەرنامەیانەیە بۆ ساڵی 2025 بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم.